تبینەرانی زاری کرمانجی لە هۆڵی ڕۆشنبیری هونەری ڕەواندزین دیارە ئەمڕۆ کۆنسێرتێکی مۆزیک و گۆرانی بەڕێوە چێتن هۆبەی ڕۆشنبیری و هونەری ڕەواندز بەو کۆنسێرتە هەستاوە تایبەتە بە گروپێکی مۆزیکی ڕۆژهەڵات کە لە شاری سنەوە هاتوون لەگەڵ مەهدی محەممەد بەڕێوبەری هۆبەی ڕۆشنبیری و هونەری ڕەواندز گفتوگۆکەین بۆ ئەوەی زانیاری زیاترمان پێ بدە. کاک مەهدی وەکو هۆبەی ڕۆشنبیری و هونەری ڕەواندز ئامانستان لە ڕێخستنی ئەو کۆنسێرتە مۆزیکی چێکە بۆ گروپێکی مۆزیکی ڕۆژهەڵات. بەڵێ دەستان خۆشبی سپاس بۆ ئامادەبوونتان. ئەمڕۆ ئێوارەیە کۆنسێرتێکی گۆرانی هونەری بەڕێوە ئەچێتن کە بەشی ڕۆشنبیری و هونەری ڕەواندز ئەنجامی ئەداتن بە سەرپەرشتی و بە چاودێری بەڕێز کاک هەڵگوردی شێخ نەزیب و سەرۆکی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و بە هەماهەنگی لەگەڵ قایم قامەتی قەزای ڕەواندز کاک ئەحمەد. مەبەست لێرە ئەوە بوو پردێکی هونەری لە مابینی ئێمە و ڕۆژهەڵات دروست بکەین بۆ ئەوەی دیوارەکەی مابینی ئێمە و ئەوان بشتێتن ئەوان بێن بۆ ئێرە و ئێمەش بتوانین بچین کۆنسێرت لە سنە و لە ڕۆژهەڵاتەوە بکەین. ماوەیەکی زۆرە ئێمە لە بەڕاستی لە چاڵاکیەکانماندا بڕابووین، بۆیە بە پێویستمان زانی ئەم جارە شتێکی جیاواز بکەین لە جاران هەموو جارێک هەر بە گۆرانی بێژی و هونەرمەندانی شاری ئێمە کۆنسێرت و شتەکان ئەنجام ئەدرا ئەگەرچی هونەرمەند و ڕۆشنبیرانی ئێمە مۆسیقەژەنانی ئێمە قەزای ڕەواندز بەڕاستی هەمویان ڕێز و احترامیان هەیە، هەموو مۆسیقەژن و مامۆستای ئەکادمی بەڕێزن، بەڵام ئەم جارە ویستمان کارێکی جیاواز لە زاران بکەین. ئەمە کۆنسێرتێکی خێزانیە واتە بە هەموو کەسێکە توانێت تێدا بەشدار بێت. بەڵێ کۆنسێرتێکی خێزانیە و ئینشاڵڵا داواشمان لە هەموو لایەک کرد و بە خۆیان و خێزانەکانیان ئامادە بن. سپاس بۆ تۆ. من سەرپەرشتیاری گروپی شوەرەگرمکەوە لەگەڵ مامووی کاک مادی خات و شەرمینیش لێرەیە. شەرمین خان بێتە لای من لێ بپرسین سڵاوتان لێبێ بەخێر بێن بۆ کوردستان. یەکەم جارە دێنە کوردستان و چاڵاکیێکی هونەری ئەنجام بدەن. ڕێز و سپاسمەیە بۆ ئێوە و بۆ دایرەی ڕۆشنبیری شاری ڕەواندز. ئێمە زۆر هاتوین بۆ باشوور چالاکی هونەریمان زۆر پێشکەش کردووە. ئەم چاڵاکیەی ئەم جارە چ جیاوازیەکی هەیە لە چاڵاکیەکانی ترتان؟ ئەم چالاکیە ئەوەیە کە لە ئەندامانی گروپەکە ئەندامانی جیاوازی شاری سنە و ڕۆژهەڵات من ئستفادەمان کردگە بۆ گروپەکە بە سەرپەرستی هۆنەریە مامۆستا فوادە پیشوە کە زۆر زەحمەتی کێشا بۆ ئەم گروها. ئێستاش داوەت کراوین هاتوون کە کۆنسێرتێ جوان پێشکەشی خەڵکی بەڕێزی ڕەواندز بکەین. ڕەواندز یەکێکە لەو شارانەی هونەرمەندی زۆر بووە، شارێکی هونەریە. ئەو زانیاریەتان هەبوو لەسەر ڕەواندز؟ بەڵێ من 10 ساڵی پێش ئێستاش هاتووم بۆ هەم سۆران هەم ڕەواندز کۆنسێرتمان کردووە. بەڵێ من لەگەڵ مامۆستای هۆنەریەکانی بەتایبەت مامۆستا موسیقیەکانی شاری ڕەواندز هەر لە زۆر پەیوەندیم هەیە و لە خزمەتیان نابووم. ئەتانەوێت ئەو پەیوەندیە بەهێزتر بکەن؟ بەڵێ بە تاکید کە ئیشەڵڵا هەر ئەم پەیوەندیە یانێ بەعکسەوە ئیشەڵڵا لە تیپی موسیقای ڕەواندز داوەتکەین کە بێن لە شاری سنە کۆنسێرت بن، چون هەروەها ئەزانن شاری سنە لە لای یۆنسکۆ شاری خەلاقی موسیقی دەرکەوتووە و لێنام زۆر موسیقا بەهێزە. ئیشەڵڵا داوەتکەین کە لە تیپی موسیقای ڕەواندزیش تەشریف بێرن بۆ شاری سنەوە کۆنسێرت و چالاکی هۆنەریمان هەر بەردەوام بێ پێکەوە. شەرمین خان گروپەکەتان لە کوڕ و کچ پێک هاتووە لە مۆزیک ژن و گۆرانی؟ بەڵێ کوڕ و کچن کە ئەکسەریان یانێ هەمویان لە شاری سنە، دوو کەسیان یەک ژەنیارمان لە شاری مەهاباد هێناوە، یەک گۆرانی بێژیشمان لە مەریوان. سەرم لەسەر ئەوە بێ مادەم لە باشووری شکارتان کردووە، گوێگری گۆرانی کوردی هەستەکەی لە ڕۆژهەڵات باشترە لە باشوور لە کۆنسێرتەکان؟ وەڵڵا بەعام لە هەردوو باشوور و ڕۆژهەڵات زۆر بەهێز و قووەتە، بەڵام تر باشوور پێم وابێ پێشکەوتوورتر بێ لەم یعنی چالاکیان زۆرترە لە موسیقای
کوردیە بەڵێ. ئێستا خەڵک ئەمڕۆ بە جۆشەوە ئامادە بێ بۆ ئەوەی بەرهەمی هوەریان پێشکەش بکەن و چاوەڕێی ئیشەڵا من هەر لێرەوە داوەتیان لێ یەکەم کە تەشریف بێنن بۆ ئەو کۆنسەرتێمە و ئیشەڵا کە هەموویان ببینین لە کۆنسەرتەکەمەوە بتوانین کۆنسەرتێ جوان پێشکەشیان بکەیت. سپاس بۆ تۆکەوا لەگەڵمان بووی. ئەمەش وتەکانی خات و شەرمی سەرپەرشتیاری گروپی مۆزیکی ڕەسەنی سنەی ڕۆژهەڵاتکەوە ئەمڕۆ ئێوارە لە کاتژمێر 5 لە هۆڵی ڕۆشنبیری هونەری ڕەواندز کۆنسێرتێکی مۆزیک و گۆرانی کە کۆنسێرتەکەش خێزانیە هەموو خەڵک ئەتوانێت تایدا بەشدار بێت.